وەک دەستپێکی بەڵگە و بابەتەکانیشمان ئەشنە لای تەوەری سەرەکی ئەم ئێوارەمان. زۆر جار لەوانەیە بۆ خۆشتان بینی بێتان بەداخەوە کەسانێک هەن کە لەبەر ئارەزووی خۆیان لەبەر قازانجی خۆیان چەک هەڵ ئەگرن و بە شێوەیەکی ناسایی بەرەو شاخەکان ئەڕۆن بەرەو ناوچەکان ئەچن کە لەوێ ئاژەڵە کێویەکانی تایە و بە شێوەیەکی نائاسایی و نایاسایی ڕاویان ئەکان. بێگومان لەوانەیە زۆر جار ئەو ڕاوکردنەش وا بکات کە مەترسی دروست بکات لەسەر ژمارەی ئەو ئاژەڵانە بە تایبەت ئاژەڵە کێویەکان. ئەمڕۆ ئەمانەوێت باس لەسەر ئەوە بکەین کە دیاردەی ڕاوکردن لە هەرێمی کوردستانە تا چەند مەترسی دروست کردووە لەسەر ئاژەڵە کێویەکان. هەر بۆ ئەو مەبەستەش بەوەی کە وەڵامی پرسیارەکانمان دەست بکەوێت ئەچینە لای میوانی بەڕێزی ئەم ئێوارەمان بەڕێز سەروەر قەرەداغیمان لەگەڵای کە بەڕێزیان هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستانن. سڵاوە لێبێ ئێوارەت باش بەخێراتی. با وەک دەستپێک لەوێەوە دەست پێ بکەین کە دیاردەی ڕاوکردن بەداخەوە لە هەرێمی کوردستان تا ئێستا چه قەبارەیەکی لە ڕووی زیانەوە لە ڕۆی کەمکردنی ژمارەی ئاژەڵەکانەوە لە هەرێمی کوردستان لە ژینگە و لە سروشتا دروست کردووە. بەڵێ دیارە لە باشووری کوردستان ڕاوکردن لەلایەن ڕاوچیانەوە بەپێی ڕێنمایی لەلایەن دەستەی پاراستن و چاکردنی ژینگەەوە ڕێکخراوە. واتە هەر کەسێک کە لە باشووری کوردستان وەکو ڕاوچی ئەوێت ڕاوی هەندێک لەو ئاژەڵانە بکە کە جۆرەکانی دیاری کراوە ئەتوانێت مۆڵەت لە ڕێگەی فەرمانگەی ژینگەکانەوە مۆڵەت وەربگرێت و ڕاو بکات. بە هەموو کەسێک ئەو مۆڵەتە درێت بە هەر کەسێک ئەگەر کۆمەڵێک مەرجیان داناوە کەەوە بە تەفاسلی لە ناو ڕێنمایەکە هەیە گەر و مەرجانی تیابێت ئەوە ئەتوانێت ئەو جۆرە ئاژەڵانی کە دیاری کراون ڕاوی تیا بکات. بەڵام هەندێک کەسی تر هەن کە وەکو ڕاوچی ڕاو ئەەکەن بەبێ وەرگرتنی ئەم مۆڵەتە لە فەرمانگەی ژینگەکان. ئەمەش وای کردووە کە ینی ناهاوسەنگێکی لە ناو سروشتا دروست کردووە و بەشێکی زۆری لەو ئاژەڵانە ڕوبەڕووی بریندارکردن و کوشتن کردوێتەوە و زۆر جاریشەیە لە کاتی وەرزی زاوزێدا ئەم ئاژەڵانە ڕوبەڕووی ڕاوکردن و بریندارکردن ئەکرێنەوە. بەڵێ ئەو گیانداری کە زۆر ڕاوەکرێت لە هەرێمی کوردستان ئێستا چ گیاندارێکە زۆر کە ڕاوەکرێت و چ گیاندارێکش مەترسی لە ناوچوونی لەسرە و لەگەڵیشا ڕاوەکرێت. لە ڕاستیدا ئەمە وەڵامێکە ینی دیوێکی زانستی هەیە بۆیە من ناتوانم بە ڕاستەوەی وەڵامێژینەوەی نییە لەسەرەوە تا ئێستای من نەمان بینیوەکە هەبێت. بەڵام بەو پێی کە ئێمە وەکو ئەوەی کە پارێزرانی مافی ئاژەڵ و باڵندەکانیان پارێزرانی سروشتین لە ڕێکخراوی سروشتی کوردستان کارەکەین و چاودێری ڕەوشی مافی ئاژەڵ و باڵندەکانەکەین لە باشووری کوردستان هەست بەوەکەین کە دەستدرێژەکان بۆ سەر ژیانی ئاژەڵ و باڵندە کێوەکان ڕووی لە زیادبوون کردووە ڕوو لە زیادبوونیش ئەکات ئەگەر لە ڕێگەی یاساوە و لە ڕێگەی توندکردنی سزاکانە و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری تاگەکانی کۆمەلگاوە ڕێگەی لێنەگیرێت ئەمە زەنگێکی مەترسیدارە. ئەزانین کە کاک سەروەر لە کۆمەڵێک لە وڵاتان کۆمەڵێک ناوچەی ژێر کۆنتترۆل و ژێر چاودێری هەیە بۆ ئەوەی کە کۆمەڵێک لە جۆرەکانی ئاژەڵ لەو ناوچانە کۆ ئەکرێتەوە لە ژێر چاودێریایەوە بەو شێوەیە جۆرەکان و ژمارەکان ئەپارێزن. لە هەرێمی کوردستان ئەبینین ئەم ناوچانە بەداخەوە زۆر کەمە. ئەمە تا چەند هەوڵێکە بۆ ئەوەی کە ژمارەی ئاژەڵەکان بەتایبەت ئەو ئاژەڵانی کە ژمارەیان ڕوو لە کەمبوونەکان بپارێزرێن. بەدڵنیاییەوە یەکێک لەو ینی هەنگاوە گرنگ و جدیانی کە پێویستە بگیرێتە بەر وەکو پلانی حکومەت و ڕێکخراوەکانیش دروستکردنی ناوچەی پارێزراوی سروشتیە بۆ ئەم ئاژەڵ و باڵندانی کە هەن. بۆیە بە خۆشحاڵیەوە یانەوە جێگەی خۆشحاڵێکە لە باشووری کوردستان ناوچەی پارێزراوی سروشتی هەڵگرتسەکران هەیە. بەڵام تا ئێستا لە ئاژەڵێک لەوێ ڕاگرن زۆرێک لەو ئاژەڵانی کە با بڵین لە ناو سروشتی باشووری کوردستان هەن لەو ناوچەیەشە پارێزراون و توانراویشە لە کۆمەڵێک ڕۆ هەم لێکۆڵینەوەی لێ بکرێت لەلایەن تیمە ناوخۆیەکان و تیمە بیانەکانیشەوە کە ئەمە جێگەی خۆشحاڵیە. بەڵام هەندێکیشان هەیە سەر ڕاهێبوونی و ناوچە پارێزراوەش ڕوبەڕووی کوشتنەوە نەکراونەتەوە. بەڵام بەرحاڵ تا ئێستا لە سنووری پارێزگاکانی تری باشووری کوردستان ئەم ناوچە پارێزراوە نییە. لە ماوەی ڕابردووە ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان ئەم داوایمان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان بەتایبەت دەستەی پاراستن و چاکردنی ژینگە کردووە بۆی ئەو ناوچە پارێزراوە دروست بکرێت و ڕێکخراوی سروشتی عێراقیش بە هەمان شێوە پرۆژەی تایبەتیان لەم بارەیەوە هەبووە و کۆمەڵێک هەوڵی تریش هەیە بۆ ئەوەی ناوچەکانی قەرەداخ و ناوچەکانی دەربەنی خان بکرێنە ناوچەی پارێزراوی سروشتی کە ئەمە ئەگەر ئەم دوو ناوچەی وەکو ناوچەی پارێزراوی سروشتی با بڵین کاری لەسەر بکرێت بە دڵنیاییەوە بەشێک لەو ئاژەڵ و باڵندە کێوانەی کە هەن لەو ناوچانە پارێزراوە بن و ئەتوانین بڵین
ڕێگە ئەگیرێت لە ئەو دەستدرێژیە بەردەوامانی کە لەلایەن ڕاوچەکانەوە ئەکرێتە سەر. لە ماوەی ڕابردووشە ئەماژە بەوە کرا کە هەوڵێک هەیە ناوچەیەکی پارێزبەندی لە قەرەداخەوە دەست پێ بکات بۆ ناوچەی نزیک پێنج جوێن و دەشتی شارە زۆر ئەگرێتەوە بۆ شێوەیە کە چۆنەڵی ڕاو لەو شوێنانەیە بە تاواتی قەدەغە بکرێت کە ڕاوی تیانەکرێت و هەندێک پڵنگی دەگمەنیش لەو ناوچانە هەیە. کاک سەرۆر ئەمێ و پرسیارە بکەم کە لە هەرمی کوردستان لایەنەکانی بەڕێوەبردن ئیداریەکان ئیتر ئەمنی بێ یان بەڕێوەبردن بێ وەکو ئەو لیژنانێکە ئاماژەت پێکرد تا چەند هەماهەنگیان هەیە لەگەڵ یەکە بۆ پارێزگاریکردن لە مافی ئاژەڵە کێویەکان و ڕۆها ڕێگری بکەن لە ڕاوکردنیان ئێوە وەکو ڕێکخراوەکان کە ڕێکخراوێکی NGO و چاو دێری ئەەکەن چۆن ئەو تەنسیقی نێوان لایەنی بەڕێوەبردنە بینن؟ دیارە هەمانگیەکان بە پێی و پێویستێ نییە کە ینی کە پێویستەکە هەبێت بەڵام ئێمە لە باشووری کوردستانم با بڵێن کۆمەڵێک ڕێنمایی و یان یاسای تایبەتمان بە پارێزگاریکردن لە سروشت و لە ژینگە و لە ئاژەڵ و باڵند لە کێوەکان هەیە و پێویستە ئەم دەقە یاسایانە جێبەجێ بکرێت. زۆر جار هەیە لەلایەن لایانی جێبەجێکار و مەسەلەن بۆ نمونە پۆلیسی دارستان و ژینگەی هەڵئەسێ بە گرتنی ئەو کەسانی کە بۆ نمونە ڕاوەکەن لەندێ حاڵەتیشە بەڕاستی چاوپۆشیان کردووە لەو کەسانی کە دەسەڵاتدارترن یان توانایان نەبوو کە پۆلیسی دارستان و ژینگە ڕوبەڕووی ئەو کەسانە ببنەوە. بەڵام لەگەڵ ئەوانە کۆمەڵێک ئەتوانین بڵین پۆلیس دارستان و ژینگە تا ڕادێک بە ینی هەوڵیانداوە بۆ ڕوبەڕووبوونی ئەو کەسانە بەڵام زۆر جار هەیە سوکی سزاکان ینی بڕیاری دادوەرەکان وای کردووە کە ئەم دووبارە بوونەوەی ڕاویانی ئەم ببینین و دەرگایەکش بەڕووی ئەو کەسانە بکاتەوە کە ئەم دیسان هەوڵی ڕاوکردن بدەن یان ئەگەر لە ڕابردووشە ڕاویان نەکردی بەجارێکی تر ئەوڵدەن بۆ ڕاوکردن. ئێمە لە باشووری کوردستان وەک ئاماژەم پێکردیانی ئەو یاسا و ڕێنمایانە هەیە مەسەلەن بۆن لە ڕێنمایی تایبەت بە ڕاوکردن یان ڕاوکردن و پاراستی مافی ئاژەڵ و باڵندە کێوەکان ینی سزای گونجاوی داناوین بەشێک لەو سزانە سزای توندن بەڵام گرفتەکەوەیە کە ئەم دادوەرانە ئەم دەقە یاسایانە و خۆی جێبەجێ ناکات واتە کاتێک کە تۆ بۆ منە تاوانێک بەرامبەر ئاژەڵەکە ئەکرێت ئەو تاوانەی کە کراوە و ئەو سزایش کە هەیە سزاکە سزاکەی گونجاوە بەڵام ئەم سزایە زۆر بە سوکی جێبەجێ ئەکرێتیان ئەسەپێنرێ بەسەر ئەو کەسانی کە ڕاویان کردو مەش بەڕاستی بۆ بڕیاری دادوەرەکان نەگەڕێتەوە کە ئێمە پێمان وایە دادوەرەکان ناتوانن دادپەروەری بۆ سروشت بەدیبێنن و بوێرنی لە بڕیاردانە بەڵکوم ترسنەوەکانە بڕیاردەن میانەکەونە ژێر جۆرێک لە کاریگەریەوە بەرحەڵەوە بخوایان بەجێ دێڵین بەڵام ئێمە پێمان وایە کە دادوەرەکان بوێرنین لە بڕیاردانە و بوێرنین لە جێبەجێکردنی یاساکانە کە بەپێی ئەو هاوکێشە یاسایانی کە هەیە پێویستە ئەو تاوانی کە ئەنجام بدرێت سزاکەشی بەرامبەر تاوانەکە بێنێک ئەوەی سزاکە سوکتر بێت لە تاوانی. کاک سەروەر لەگەڵ قسەکانی جەناب تا کۆمەڵێک لە وێنەکانمان بینی کۆمەڵێک لە چالاکیەکانی ئێوە بوو بۆ ئەوەی کە ڕۆشنبیریەک و هۆشیاریەکی دروست بکرێت لە ناو تاکەکانە بەڕای جەناب چۆن نەکرێت و هۆشیاری دروست بکرێت لە ناو تاکەکانی ئێمەیە بۆ ئەوەی کە ئێمە کاتێک ئەگەر منداڵێک ئەبینین کە دایکی باوکی لەلای نییە یان ئەوەی کە کوژراوە بە هەر هۆکارێک بێت زۆر بەزەیمان پیادێت بەڵام کاتێکە لانەیە کە ڕاوچیەک چەک هەڵەگرێت و ئەڕوات و ئاژەڵێک ئەکوژێت و ڕاوی ئەکا بەداخۆ هیچ کات بیر لەوە ناکات کە لەوانەیە ئەمە دایکێک بێت کە بێچووی هەیە و لەوانەیە بێچووەکەی بەهۆیەوەی کە ئەو دایکە شیری پێنادیان خواردنی بۆ ناهێنێت لە ناو بچێت. بەڕای جەناب چۆن بکرێت ئەو سۆزە ئەو بەزەیە و ئەو ڕۆشنبیر و هۆشیاریە بەرامبەر بە ژینگە و سروش لە هەمومانە لە هەموو تاکێکی کووردا دروست بکرێت؟ من پێش هەموو شتێکین بۆ خۆم خواپەرستم وەکو چۆن خواپەرستی لای من باوەڕە بەو جۆرەش پارێزگاریکردن لە سروش لای من باوەڕە واتە یەکێک لە هەنگاوە زۆر گرنگەکان ئەوەیە کە دەبێت پارێزگاریکردن لە سروشت لە ڕەگەزە ژینگەکانی ئاو هاو و خاک و زیندەوەر و ئاژەڵ و باڵندەکان لە لای تاکەکانی کۆمەلگای ئێمە بیوە باوەڕ ئەمەش پێویستی بە پرۆسەیەک یان دەبێت هەمومان پێکەوە کاری بۆ بکەین. بەڕاستی ئەرکی ئەو ڕێکخراوە ژینگانی کە لە باشووری کوردستانە ینی کار ئەکەن ئەرکێکی زۆر قورسە و ئەرکێکی زۆر گەورەیە بەڵام ئەمەش بەتەنها بە ڕێکخراوە ژینگەکان ناکرێت بۆیە دەبێت هەمومان دەست لەناو دەستی یەک بین بۆەوەی بتوانین ئەو پەیام و مەبەستانی کە ئێمە هەمانە بتوانین بیگەێنین. خۆت وەک ڕێکخراوێک چیتان کردووە بۆ پێکانی ئەو مەبەست؟ بە دڵنیاییەوە ئێمە لە ماوەکانی ڕابردووە لە سەرەتای دامەزراندنی ڕێکخراوەکەمانەوە هەوڵمان داوە و هەمانگیمان کردووە و چەندین کار و چالاکیمان لەم بوارە ئەنجام داوە ئەتوانم بۆ نمونە بەس تایبەت چکە پێما بێتەوەری بابەتەکە تایبەتە بە پارێزگاریکردن لە ئاژەڵ و باڵندەکان بۆ نمونە ئێمە لە ماوەی ڕابردوو ینی باڵندە هەبووە کە بریندار کراوە ینی بە یەکێک لە جۆرە دەگمەنەکاندان لە باشووری لە جیهان لە باشووری کوردستانیشە ئێمە ینی لە مەسافەی 80 کیلۆمەترمان بڕێەوە بۆی ئەم باڵندەیە بگەینین بە ڤێتەنەریەکی تایبەت بۆی لێرە چارەسەری بۆ پیانی دوو کاتژمێری ڕێک لەلایەن پزیشکی بیانیەوە
نەشتەرگەری بۆ باڵی ئەم باڵندەیە کراوە و پلاتینی بۆ دانراوە بەداخەوە لە دوای ئەوەش باڵندەکە بەهۆی ئەوەی کە برینەکەی زۆری بەسەرا چووە ئەم باڵندەیە یعنی ئەتوانین بڵێ مردووە ئێمە لەگەڵ ئەمە هاتین ینی پرسەیەکمان ینی چۆڵی باڵندەیەمان بە خاک سپار دوور لە گۆڕستانی مردووەکان وەمە بەستمان بوو لەم ڕێگەیەشەوە پەیامە بە ڕاوچەکان بگەینین کە ئەبێ دوور بکەونەوە لە کوشتنی ئەم ئاژەڵ و باڵندە کێویانە و نابێت ڕوبەڕووی مەرگیان بکەنەوە چونکە ئێمە لەو باوەڕین هەتاوەکو دەستدرێژیەکان بۆ سەر ئاژەڵ و باڵندەکان بەردەوامی هەبێت ئازاردان و بریندارکردن و کوشتنی مرۆڤەکانیش بەردەوامی هەبێت پێمان وایە نەک ئێمە پێمان وایە ژمارە بەخۆی لە یەکەوە دەست پێ دەکات ئەبێ ئێمە بۆ ئەوی فێربین ڕێز لە مافی مرۆڤ بگرین بۆ ئەوی کە مرۆڤ دۆست بین دەبێ ئاژەڵ دۆست بین دەبێت سروش دۆست بین ئەگەر ئاژەڵ دۆست و سروش دۆستیش نەبین ئەوە ڕەنگە خەڵکانێکمان لێ دەرچێت ینی لە دەرەوەی چوارچەوەی بنەماکانی ئینسانێتە ڕەنگە ئەمە شتێکی زۆر زەحمەت دێگەر بۆ نمونە من کە کەسێکم سروش دۆستم بیر لە تاوانێک بکەمەوە لە ناو کۆمەڵگا چونکە کاتێ چۆلەکەیک برینارە بێ بۆ مەرگی ئەو چۆلەکەی من ئەگریم کاتێککە درەختێک برینار ئەکرێت بە هەمان شێوە من ئەگریم یان پرسەی بۆ دانێم کە لە ماوەکانی ڕابردووە ئێمە پرسەمان بۆ درەختیش داناوە یان ماتەمگێڕیمان بۆ کردووە و ئەم پەیامانیان ئەم کارانی کە ئێمە کردومانە و چەندین کاری تریژ لە کاتی وەرزەکانی بەفربارینا ئێمە خۆراک و دانەوەڵی پێویستمان بۆ ئاژەڵ و باڵندەکان ڕۆ کردووە و داوای پارێزگاریکردنمان لێ کردووە و بە تایبەتی ئێمە کارمان لەسەر بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری تاکەکان کردووە و لەو ناوچانی کە گوندنشینن بۆ ئەوەی پارێزگاری لە مافی و ئاژەڵ و باڵندە کێوانە بکرێ ئەمان نەما کردووە لە ڕابردووە چەندین کاری تریژ و بەردەوامیش کار لەسەر ئەم پرسە دەکەین و لە ئەم هەفتەی ڕابردووانەش دە ڕۆژی ڕابردووە ئێمە پامی ناڕزاییمان لە بەردەم دادگاوە بەرز کردەوە کە دادگاکان دەبێت بوێر بن لە ئەو وێنانی کە لەسەر شاشێت کورسات نویزیش بڵاو کراوەتەوە بە هەمان شێوە چالاکێکمان لە شاخی بەرانە ئەنجامداوە لەوێ یەکێکە لە چالاکە زۆر سەرنج ڕاکێشەکان کە لە زۆرێک لە میدیاکان بەڕاستی کاری لەسەر کراوە خوێنێکیان بڵێن مادەیەکی سوورتانە کرد بەڕێی خۆتان بەڵێ دیارە تایبەت بۆ چالاکی ینی یەکێک بۆ لەو چالاکی زۆر سەرنج ڕاکێشان کە لایەن میدیاکان و بەڕاستی کاری لەسەر کراوە من بەسمان بووە کە لە ڕێگەی خۆڕوودکردنەوەمانەوەیان توانین بڵێن هۆکاری پاڵنەری خۆڕوودکردنەوەی ئێمە بڕیاری ترسنەکانی دادوەرەکان و ڕاوی بەردەوامی ڕاوچیەکان بووە لە ناو سروشتا کە ئێمەی ڕوود کردوێتەوە بۆ ئەوی لەم ڕێگەیەوە سەرنجی تەواوی تاکەکانی کۆمەلگا و دادوەرەکان و ڕاوچەکان بەلای خۆمانە ڕابکێشین بۆی ئەو پەیامیان پێ بگەین بە کەمترین کات و تێچووە پەیامە بگەینین کە پێویستە هەمومان پێکەوە پارێزگاری لە مافی ئاژەڵ و باڵندەکان کاک سەروەر بەدەلەوەی کە ئەم ڕووداوانە بەسەر گیاندارە کێویەکانە هاتووە مرۆڤ زۆر زاڵمانە ڕاوەکە بەردەوامیش و ساڵانش هەڵمەتی وەشیاری هەیە گەر بڵین هەرنیە هەیە بەڵام حەزکردن و ئەو خولیایی کە لە نێو ئەو کەسانی کە لە دەیەکانی ڕابردووە ژیانیان تێپەڕاندوە هەتا ئێستاژەر حەزیان لەوەی کە ڕاو بکەن لەگەڵ ڕاوکردنە چ کارەساتێکی سروشتی یان دیاردەیەکی سروشتی زیانی بە جۆرە تایبەتێکی ئاژەڵەکان گەیاند بێ لە کوردستان هیچ ئاژەڵێک هەیە بۆ هۆی سروشتیشەوە یان بۆ گەڕگرتنی دارستانەکانەوە کە قڕی کردبێ یان بەرەو قڕبوون بڕوات ئێوە توێژینەوەی زانستیتان نییە وەتە ڕێکخراوەکان کۆبوونەوەی خۆتان هەیە ساڵانە ئیکەن لەم کۆبوونەوەانە باسی چی ئەکرێ باسیم حاڵەتانە ناکرێیان کۆنفرانسەکان کە تایبەتە بە پەلەوەر و تایبەتە بە گیاندارە سروشتیەکانەوەی کە لە کەژوکیەوەکان ناژین باز لەوە ناکرێت کە ئایا ئاژەڵێک هەبێ ڕوو لە کەمبوونەوە بکاتیان ڕوو لە قڕبوون بکە شتێکی وا بەدی ئەکرێت دیارە لەبەرەوەی ئێمە ڕێکخراوەکەمانانی ڕێکخراوێکی خۆبەخشی قازانجنەویستە و توانای هەم مرۆیی و بە تایبەتیش ینی مادیشمان ئێمە مەحدودە و ئێمە بۆ لە پارەی باخەڵی خۆمانانی دەرێنین بۆ کارکردن و ئەنجامدانی چالاکی بۆ ئێمە بەڕاستی لەم ڕۆ نەمانتوانی و ینی کار لەسەر ئەنجامدانی و توێژینەوە زانستیانە بکەین بەڵام ڕێکخراوی تر هەیە نەتوانین بڵێن ئێمە ئەم کارە بە جۆرێک لە جۆرەکان لەبەر ئێمە نەمانتوانی و ینی ڕێکخراوەکانی تر بۆن ئیشیان لەسەر کردو بۆن ڕێکخراوی سروشتی عێراق وەک سەرتاش ئاماژەم پێ کرد ینی کاری باشیان لەم بوارە کردووە ئێستا ئیش لەسەر پۆلێنکردنی ئەماژەڵ و باڵندانەکەن لە باشووری کوردستان و لەسەرەوانی کە بۆ نمونە هەڕەشەی لە ناوچوونیان لەسەر لە باشووری کوردستان و جۆرە دەگمەنانی کە لە باشوورە ئەژین ئەمانە هەن بەڵام ئەوانی کە لە ماوەکانی ڕابردووە ینی ئێمە لە میدیاکانی شەو بینیومانەوە هەندێکیشی با بڵین بڵاو نەکراوەتەوە بۆ جۆرێک بۆ لەو پڵنگەی کە لە منتیقەی شەمێران و تاوگۆزی لە منتیقەی هەڵەبجە ینی بۆ دوو جار یان دوو پڵنگ لەو ناوچەیە بۆ خۆی بەڵێ
کوژراوە و تەنانەت ئەو خەڵکانەشی کە ئەو ڕاوایان کردووە ڕوبەڕووی هیچ جۆرە سزایەک نەکراونەتەوە هەتا ینی من ماوەی ڕابردووان بە باسکردم ئێمە لە پێشانگایەک ئەو وێنەمان عرض کردبوو یەکێک لە ئەو بەڕێزانی کە باسی کروتی وتی ئەمە کەسێک کوشتوێتی ناسیاوی ئێمەیە لە فڵان شوێن دانیشێت وتی ئێستا خەڵکی ئەو ناوچەیە فلانکەس بە فلانکەسە پڵنگ کوژەکە ینی وەکو پاڵەوانێک نیشانیەدەن کە لە ڕاستیام کەسە بەپێی یاسا ینی تاوانی ئەنجام داوە هەر کارێکەگەر لە یاسا ینی قەدەقی خرایە سەریان سزای بۆ دانرا ئەمە بە تاوان ئەژمارەکرێت لە کاتێکا کوشتنی مرۆڤەکە و کوشتنی ئاژەڵەکەش بە هەمان شێوەیە بەپێی دەقە یاسایە باسی لە یاساکان کرد کە هەیە کە جێبەجێش ناکرێت لە کوردستانیان دادوەرەکان وتنەرمینوان دینێگەکەن لە بەرامبەر جێبەجێکردنی بڕیارەکانە ئەی خودی یاساکە ئەو سزا گەورەیە دیاری کردووە لە قانونی عراقییان لە قانونێک هەموار کراوەوە لە هەرێمی کوردستان تایبەت بە پاراستنی مافی ئاژەڵان ئێوە تا چەند کۆمنتان هەیە لەسەری بۆی کە گۆڕانکاری تیا بکرێیان هەموار بکرێتەوە دیارە لە چەند ینی 1-2 ساڵی ڕابردوو لەلایەن دەستەی پاراست و چاکردنی ژینگەوەیانی ڕێنمایەک دەرچووە تایبەت بە هەم ڕاوکردن و هەم پارێزگاریکردن لە مافی ئاژەڵ و باڵندەکان بۆ ئێمە دوو لایانی تیانی لایەنێکیان لایانی نەرێنیە ویش ئەوەیە کە بۆ نمونە لە ڕابردووترا تەنها بەس ڕاوکردنی ماسی لە ناو دەریاچەکان ینی ڕێکخرا و بەپێی یاسا و ڕێنمایی جیاواز لەمە ئەو ڕاوانەی تر بۆ من ڕێک نەخرابوو بەڵام ئەمان هاتوو ڕێکیان خستۆ بەڵام لایەنێکی تایە کە ئەوەیە بۆ نمونە جۆرێک لە ئاژەڵ و جۆرێک لە باڵندە ئەم دوانە کراون بە قوربانی بەبێ هیچ توێژینەوەیکی زانستی دقیق کراون بە قوربانی لە پێناو ئاژەڵ و باڵندە کێوەکانی تر کە لە ناو سروشتان باشە واتە ئێستا تۆ ئەتوانی ئەمەژەم کرد ئەو کەسانی کە ڕاوچین ئەتوانێت لە ڕێگەی فەرمانگەکانەوە مۆڵەتی ڕاوەربگرێت و ئەمە ڕاو بکات کە لە ڕابردووە ئەمە نەبوو بەڵام ئێستا ئەم ڕێنمایە ئەم مۆڵەتە ئەدا بەمە لەلایەنێکی تری تایە کە ینی لایەنێکی باشە ئەویش ئەوەیە کە سزای بۆ هەموو زیندەوەرەکان دیاری کردواتە تۆ لە ناو سروشتە ئەو زیندەوەرانە ئەو ئاژەڵانە و باڵندانی کە هەن هیچی بەبێ سزا نێشتۆ دانی ئەگەر تۆ بۆ نمونە کاتێککە مارێک ئەکوژیت سزای ینی سزای هەیە دوو پشکێک ئەکوژی بە هەمان شێوە سزای هەیە لە ناو سروشدا 100,000 دینار غەرامەیەتی وایتر ئەمە بەپێی جۆری تاوانەکان ئەگۆڕێت بۆ نمونە کوشتنی بزنێکی کێوی 10 ملیۆن دینار غەرامەیەتی ئەگەر بەچکێک لە ناوستی بێت 10 ملیۆن دیناری تر دەچێت لەسەر ئەگەر دوان بێت ئەوە 10 ملیۆنی تر واتە 30 ملیۆن دینار غەرامەی هەر کەسێکەکە ئەوە بکرێت بەڵام خەڵک هەیە بزنی کێوی کوشتووە تەنها 25,000 دینار غەرامە کراوە چاوپۆشی ینی قسەکەمە لێرە ئەگەڕێتەوە بۆچی بۆ نمونە پۆلیسی دارستان و ژینگە هەڵەسێت ئەو کەسانی کە ڕاوی کردووە ڕاوچێکە ئەگرێت باشە بەڵام دواتر دادوەر ئەم ڕێنمایی جێبەجێ ناکات دواتە ئەم سزایان ناسەپێنێت دیان پشت بە قوانینێکی ترە بەسێکە بۆ خۆی ئەم بڕیاری دادوەر دژی ئەو یاساکار پێکراوانەی کە لە باشووری کوردستانە چکە کاتێکە تۆ قانونێکی نوێ دەرەچێت کە دەقی لەسەر هات بێ قانونەکەی پێش خۆی ئیلغاکاتەوە بەڵام ئەمان کار بە قانونە کۆنەکەکەن کار بەمە ناکەن لایەنێکی ترەوەی لایانی جێبەجێکار مەسەن بۆ فەرمانگەی ژینگەکان کار بەوەکانی تۆ ئەگەر بتەوێت بۆ مۆڵەتی ڕاوەرگری ئاساییە توانێت بۆ مۆڵەتە دادێ بۆی تۆ ڕاو بکەیت بەڵام لە کاتێکا کە بۆ نمونە تۆ ڕاوێکی نایاساییت کردووە ڕێنمایەکە بەسەر جێبەجێ ناکرێت ێ باشە ئەگەر لە حاڵەتێک تۆ سزا نەدرێت ینی ڕێنمایی ئیجراعاتەکان نەگیرێتە بەرت ئەبێ ئەمەکی تریش بە هەمان شێوە بۆ سێنرێت وایە کاک سەرۆر بەم بگەڕەمەوە بۆ بەشێک لە قسەکانی جەنابەت و هەروەها پرسیارەکەی هاوکارم هەڵوانەوەی کە ئاماژەی بەوە کرد کە چ جۆرە لانەیە ئاژەڵێک یا باڵندەیەک لە کوردستان مەترسی لە ناوچوونی لەسەر بێت بێگومان ئەزانین کە ئەم کارە ناکرێت هەتاکو ئامارێک لە دەستانە بێت هەتاکو ژمارەی ئەو ئاژەڵەکان بەتایبەتەوانی کە مەترسی لە سەریانە لە کوردستانە دیاری نەکرێت ئێوە ئاماژەتان بە ئەوە کرد کە ئێوە وەک ڕێکخراوێک دەستان زۆر کراوە نیە بەتایبەت لە ڕووی دارایی و ناتوانن کارێکی و ئەنجام بن ئایا بەنیازن یان لە پرۆسەی کارکردنتانە هەیە ئەوەی کە لەگەڵ ڕێکخراوەکانی تر لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەو ڕێکخراوانەی کە لەسەر ئاستی جیهانە کارەکەن بۆ پارێزگاریکردن لە باڵندەکان لە ئەو ئاژەڵانی کە مەترسی لە ناوچوونیان لەسەرە هیچ کۆنتاکتێک هیچ پەیوەندێک لە نێوانتانە هەیە بۆی کە لە ڕێگەی ئەوانەوە بەلانی کەمەوە کارێکی وە ئەنجام بن هەر نەبێت بابلانی کەمەوە بزانین لە کوردستانە ئەو ئاژەڵانە بۆمان دیاری بکرێت کامانە مەترسی لەسەر یان هەر تەنانەت بۆ پارێزگاری لە ژنگەی کوردستانش زانین و دیاریکردنی ژمارە ئاژەڵەکان زۆر گرینگە ئایا هەوڵێکی وا هەیە؟ دیارە ئەم لایەنە ینی ئێمە کە لە چوارچێوەم ڕێکخراوە کارەکەین بەپێی ئەو توانایەک ینی بەپێی ئەوەندە کارەکەین کە لە توانایی و لە دەسەڵاتمان هەیە جیاواز لەمە دەرچوویمە ناتوانین چکە وەک ئاماژەم پێگرێمە هەموو تیمەکانمان خۆبەخشە هەندێک کار هەیە لە ڕاستیە حکومت بە هەموو ئیمکانێتی خۆیەوە ناتوانێت بیکات چۆن ڕێکخراوێکی ژینگەی ئەتوانێت بۆ من لەم بوارانە کار بکات کە هەموو ستافەکانی خۆبەخش بێت و ڕێکخراوەکەی قازانجنەویست بێت بەڵام وەک ئاماژەم پێکرد و دووبارەشی ئەەکەمەوە کە ڕێکخراوی سروشت عێراق لەم بارە ئیشی باشی کردووە و
هەوڵەکان ینی جێگەی دڵخۆشین و بەشێک لەوانی پۆلیان کردو بەشێکی تریشی ماوە کە بەردەوام کاری لەسەرەکەن و ئەمەش دیارە بەڕاستی ئەم ڕێکخراوە بە هاوکاری و پاڵپشتی بەشێک لە ڕێکخراو نێودەوڵەتیەکان توانیدی کار لەسەر ئەمە بکات واتە ئەو ڕێکخراو نێودەوڵەتیانە هاوکارن لەم پرۆژەیە و فەندیشی هەیە بۆی ئەمانە جێگەی نێودەوڵەتیمان لە هەرێمی کوردستانە هەیە چالاکی هەبێ ئێستا ژینگە پارێز تایبەت بێ بە ژینگە بەڵێ هەل لە بواری پارێزگاریێکی بەڵێ هەماهەنگی هەیە لەگەڵ ڕێکخراوانیە واتە ڕێکخراو نێودەوڵەتیەکان هەمانگیان هەیە لەگەڵ ڕێکخراو بەشێک لە ڕێکخراوە نێوخۆیەکاندا بۆی کار لەسەر ئەم پرسە بکەن کامانە جێگەی خۆشحاڵین بەڵام هەندێک ئیشێ بەڕاستی ئەوەی کە بۆ نمونە بە ڕێکخراوی سروشتی عێراق دەکرێت ڕەنگە بە ڕێکخراوەکەی ئێمە نەکرێت زۆر ئیشیشەیە بە ڕێکخراوی سروشتی کوردستان نەکرێت بە ڕێکخراوی سروشتی عێراق ناکرێت یان بە ڕێکخراوی کە ناکرێت بۆیە هەرێکێکمان توانیوانە مەسەلەن ئەو لە ڕێگەیەک و پامێکی هێر دەگەینێمە لە ڕێگەیەکەوە یان ڕێکخراوێکی تر بە هەمان شێوە بەڵام گرنگ ئەوەیە لە دوجارە هەموو هەوڵەکانمان بۆ پارێزگاریکردنە لە سروشت کاکە سەروەر یەکێتیەک هەیە لە نێوان ئەم ڕێکخراوانی کوردستان بەدە لە ئەوانی کە لە پلەیەکە لە ساڵی 1992ەوە ئیشیان کردو و ڕێکخراوەکانی بواری ژینگە ئەمانی کە لەم چەند ساڵی ڕابردووە دروست بوون بۆ خزمەتکردنی هەر یەکێک لەو کەرتانی ژینگەوە ئاژەڵوە هەر کەرتێک لە کەرتەکانی ژینگە کە خزمەتیان کردو ڕێکخراوەکەی جەنابیشتان لەو چوارچێوەیە یەکێتیەک هەیە کە ئێوە کۆ بکاتەوە ساڵانە کۆنفرانس کۆنگرە ببەستن دیارە واقعی کوردستان بەڕاستی دەیڵم واقعێکی تاڵە بەڵام سەرڕای ئەم واقعە تاڵەش ئێمە ینی بەشێکی زۆر لەو ڕێکخراوانە ژینگەیانی کە دروست بوون لەم ساڵانەی ینی ڕابردووە بووە کە بڵێن پلێشاودا دروست بوون هەندێکم چۆنەڵی ئاماژەی حزبی لە پشتیانەوەی هەندێکی تریان ئاماژەی شەخص لە پشتیانەوەی هەندێکی تریشان بۆ کۆمەڵک بەرژەوەندی مادی ئەو شتانە دروست بوون هەندێکی تریشان کە ئێستا ماونەتەوە ینی چۆنڵی دراون لە هێڵەگان بەپێی کات ئەم ڕێکخراوانە با بڵێن ماونەتەوە ئێستا لە مەیدانی کارکردنان ئەو ڕێکخراوانەی کە ئێستا لە مەیدانی کارکردنا وجودیان هەیە و چالاکی ئەەکەن ئەم ڕێکخراوانە بە دڵنیاییەوە ینی هەمانگێکی باش لە نێوانمانە هەیە و لە ماوەکانی ڕابردوو ئێمە ینی چەندین تۆڕ و گروپینمان دروست کرۆ مەسەلەن ئێستا تۆڕی زەویمانەیەکە لە چوارچەوەی پارێزگای سلێمانی و گەرمیان وڵەبجەی شەید ینی کارەکەی نەم تۆڕە ینی چەندین ڕێکخرا و کەسایەتی و مامەسای زانکۆوانی لەخۆ کردەوە کە ئەمە جێگەی خۆشحاڵی وەمە هەوڵێکە بۆ یەخستنی تواناکان و هەوڵی تریش هەیە بەڕاستی بۆەوەی کە لەسەر ئاستی باشووری کوردستان ینی تۆڕێک دروست بکرێت و لەسەر ئاستی پارچەکانی تری کوردستانی جۆرێک لە کۆدەنگی هەیە و تا ئێمە ساگە بوون لەگەڵ ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە ینی پەیوەندێکی فراوانمان هەیە بەڕاستی ئەمە کاتێککە دێنە باشووری کوردستان چاومان بەیەک دەکەیەوە گفتوگۆمان هەیە و بڕیارەکە لە ماوەکانی ئایندەشدا چالاکیمان هەبێت زۆر باشە وەک دوا هەمی پرسیاری من کاک سەروەر زۆر جار ئێمە مرۆڤەکان بەداخەوە ئەوەنە قازانجی خۆمان لە بەرچاوە ئەگرین ئەگەر شتێک پەیوەندی بە خۆمانەوە نەبێت لانەیە چاوپۆشی لێ بکەین و بیری لێ نەکەینەوە داهاتوەکەی چی ئەبێت ئەمێت وەک کەسێکە لە بواری ژینگە پارێزیە چالاکیت جەنابەت باسی ئەوەکەیت کاتێکە ئەگەر ڕاو بکرێت بە شێوازێکی نایاسایی و بە شێوازێک دوور لە یاسا و لەگەڵ ئەوەشە بە شێوازێک بەدوور لە هەر ئوسلوبێک لە هەر چوارچەوەیەک و لە هەر سیستەمێک ئەمە ئەتوانێت چنا یەکسانیەک شێواندنی تەوازۆنێک دروست بکات لە نێوان ژینگەی مرۆڤەکان و ژینگەی ئاژەڵەکانە زۆر جار لانێمە بیر نەکەنەوە لە ژینگەی ئاژەڵەکان بڵێن کێشە بۆ من دروست ناکە بەڵام بێگومان و تەوازۆنە تێکدرێت ئەمە جەنابە باسی ئەو تێکچوونە بکەیت خوا بەبێەوە هیچ ئاژەڵ و باڵندە و زیندەوەرێکی لەناو سروشتا دروست نەکردووە و هیچ یەکێک لێ من باوەڕم نییە کە لە خوا داناتر و عاقڵتر بێت چونکە من خوا بە خوڵقەنەری هەموو جیهان و مرۆڤەکانیش دەزانم بۆیە ئەبێ ئینسان ینی مرۆڤ لەوە تێبگا کە ژینگە واتە ژیان ینی ئەگەر هەرێکی لەم ڕەگەزە ژینگەیانی کە هەیە ئاوە هەوایە خاکە زیندەوەرەکانە هەر یەکێک لەم ڕەگەزانە ڕوبەڕووی هەر هەڕەشە و مەترسی و لە ناوچوونێک ببێتەوە ئەوە ژیانی ئینسان ڕوبەڕووی بۆتەوە بۆیە کەوایە ئێمە ینی بەرژەوەندیمان هەیە لەگەڵ سروشتا چکە کاتێککە ئاو پاکە کاتێککە ئاو هەیە یان هەوا پاکە ئەوە ئێمە لەم هەوای هەڵدەمژینەوە ئێمە ئەم هەوایە ئەم ئاوە دەخۆینەوە و ئەم هەوای هەڵدەمژین بۆی پێویستە هەمومان پێکەوە پارێزگاری لەم سروشتە بکەین کە هەیە ئەگەر بێت و هەر دەستدرێژێک بکەینە سەری بەڕاستی پێش هەموو کەسێمە دەستدرێژیمان کردە سەرمافەکانی خۆمانەوەکو مرۆڤ ڕاستە کاک سەروەر دەستخۆش بۆ ئامادەبوونێت ئەگەر شتێک ما بێ ئاماژەی پێ بکەی لە کۆتاییە هەر شتێک ما بێ ئێمە باسمان نەکرد بێ لە پرۆگرامەکەیە دیارە ئێستا لە وەرزی هاوینین ئەم وەرزە وەرزێکە کە ینی یان پلانی ڕێکخراوەکە لە ڕێگەی میدیا و ئێمە ینی ئەوە بیسین و بینین کە
چەندین دووەنم پوش و پاوان سووتێنراوە زۆر گرنگە ئێمە وەکو تاگەکانی کۆمەلگا بەرپرسیاران لەگەڵ سروش مامەڵە بکەین ئەو پوش و پاوانانی کە هەیە هەمووی ماڵی ئێمە سروش ماڵی ئێمە پێویستە هەمومان پێکەوە پارێزگاری لێ بکەین کاتێکە ئاگرێک دەبینی هەوڵ بدەین بەڕاستی بۆ کۆنتترۆلکردنی کاتێک ئەگەر لە توانایی ئێمەنی ئەو تیمانی کە تیمی بەرگری شارستانی بتوانین لێ ئاگدار بکەینەوە بە ئاگایان بێنینەوە و بە خۆشحاڵیشەوە ئێمە ئەو پێنج نوێنەرایەتی کە هەمانەوە کوڕەخراوەکەمان کە سەررجەمیان خۆبەخشن لە پلانی مانگی حوتمانایەکێک لە کارەکانمان بە ئاگاهێنانەوەی خەڵکەوە دروستکردنی فشاریشە لەسەر لایەنە بەرپرسەکان بۆی لەم ڕۆوە خەڵک بەشداری پێ بکەین بە تایبەت ئەو کەسانی کە لە ناوچە گوندنشینەکانە دانیشن بۆی بە ئاگیان بێنینەوە پێکەوە سروش بپارێزین کە مەلایانی گرنگە خاڵی کۆتایش ئەوەیە کە میدیاکان پێویستە ینی بەڕاستی پەیامی تایبەتیان بەم پرسە هەبێت و خەڵکی لەمە بە ئاگا بێننەوە زۆر ڕاستە بێگومان هەر سووتاندنی هەر کەژ و کێوێگیان هەر چەند دوێنمێک ئەوە هاوسەنگی ژیان و ژینگە لەوێ تێگەچێت سپاس بۆ بەڕێسەر و خەرداخی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان کە لەگەڵمانە بوو سپاس بۆ ئامادەبوون.